بكل ما تقدم تقرر الحكم. بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق نوقتەی خستەوە سەردێر بە تایبەتی بۆ ئەوانەی دەنگیان دزراوە، چونکە هەموو ئەنجامەکانی پێشووی هەڵوەشاندەوە و عێراقی بردەوە بۆ ئێوارەی 12 ئایار و پێش ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردنەکان. لە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق لە هەفتەی داهاتووەوە ژمارنەوەی دەستی دەنگەکان دەست پێ دەکات و دەنگدانی تایبەت و ئاوارەکان و دەنگدانی دەرەوەی وڵاتیش بە پێچەوانەی یاساکەی پەرلەمان هەڵناوەشێتەوە، بەڵکو بەدەست ئەژمار دەکرێنەوە. بەرپرسی ناوەندی هەڵبژاردنەکانی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت گەرچی هەوڵ هەیە بۆ ئەوەی ئەنجامی ڕاستەقینەی ژمارنەوەی دەستی دەنگەکان بشێوێنرێت، بەڵام ئەوان ڕوبەڕووی هەر هەوڵ و فرتوفێڵێک دەوەستنەوە کە بیەوێت ساختەکاری و دزینی دەنگەکان داپۆشێت. بە شێوەیەکی گشتی تەسەور ئەکرا محکمەی فیدراڵی بڕیارێکی وا تەوافقی بدات، چونکە خۆ دەزانی ئەو محکمەیەش لەژێر کاریگەری سیاسی بە دوور نییە، نەدەکرا بە مطلقی یاساکە قبولکە و بە مطلقیش ڕەرزی کاتەوە، چونکە عێراقی بەرەو چارەنووسێکی نادیارتر دەبرد. کێشەی ئێمە یا سەرنجی ئێمە یا چای ئێمە لەسەر چۆنەتی جێبەجێکردنی بڕگە پەسەندکراوەکانی یاساکەیە، بە تایبەتیش لە هەرێمی کوردستانە. ڕاست ئێمە ئاگدارین کۆمەڵی جموجوڵ هەیە بۆ ئەوەی کارێک بکرێ بە تایبەتی لە سلێمانی بۆ ئەوەی نەتیجەکان تەجاوز بکرێن، بەڵام ڕێگری گەورە ئەکەین لەو پرۆسەیە. یەکێتی نیشتیمانی کە یەکێک لە لایەنە ناڕازیەکان بوو بە بڕیارەکانی پەرلەمانی عێراق و لە ڕێگەی سەرۆک کۆمارەوەتانەی لە هەمواری سێمی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا ئێستا ملکەچی خۆی بۆ بڕیارەکانی دادگای فیدراڵی دەردەبڕێت و بە ژمارنەوەی دەستی دەنگەکان ڕازیە. وتەبێژی دەستگای هەڵبژاردنەکانی و حیزبەش باوەڕی وایە دەنگەکانی حیزبەکەی لە دوای ژمارنەوەی دەستی دەنگەکانیش نەگۆڕە و گومانی ساختەکاری تەنها بۆ پەردەپۆشکردنی دۆڕانی چەند لاینێک بووە. دادگای فیدراڵی خۆی قسە لەسەرەوە کردووە کە لیژنە دیاریکراوە لە ماوەی ڕابردووە شتێک نییە وەکو حیزب وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێویست بە ئامادەکاری بکە، بەڵکەوەی ئێمە قسەمان لەسەر بۆ کەوتمانە پابەند دەبین و پێمان وایە کە بە دەنگەکانە پێداچوونەوەیشی پیا بکرێت و پێداچوونەوەی بیانەکرێت نەتایجەکان سابتن و دڵنیای لە دەنگی خۆمان و بەعکسەوە زۆرمان پێخۆشەکە وها قەرارێک لە سەرچاوەیەکی یاساییەوە بێت کە بە تەواوی بتوانێت ئەو گومانە لای هاوڵاتیان بڕەوێنێتەوە کە گوایە لایەنێکی دیاریکرا و ساختەکاری لە هەڵبژاردنەکانە کردووە کە پێمان وایە ئەمە تەنها هۆکارێکە و هەوڵێک بووە بۆ داپۆشی شکستی چەند لایەنێک. ململانی نێوان لایەنە ڕازی و ناڕازیەکانی هەرێم لەگەڵ ژمارنەوەی دەستی دەنگەکان گەرمتر دەبێتەوە، لایەکیان بە فێڵکردن و لایەکەی تریش بە کەشفکردنی فێڵەکەی. بە بڕوای چاودێرانی ڕەوشەکەش لایەنە ناڕازیەکان لە نیوەی یەکەمی یاریەکەدا وەک براوەی گۆڕەپانەکە دەرکەوتون، بەڵام ئەوەی ئەوان لە دۆڕانە ترسێنێت دادوەری یاریەکەیە کە ڕەنگە بەهۆی ئاڵۆزی کەشوهەوای سیاسی عێراقەوە نەتوانێت بە شاورێک براوەی کۆتایی یاریەکە دیاری بکات. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.